سڵاوتان لێبێ کاریگەری خولە زانستی و پەروەردەیەکان بە تایبەت لەوەی لەو راپۆرتەدا بینیتان کە مەڵبەندی پێنجی ڕانەی کۆمەڵی ئیسلامی و 6 لە ئەنجومەنە پێگەێنەرەکانی نێومەڵبەند بەهۆی وەرزی هاوینەوە خولێکی پەروەردەیی و خولێکی سەرکەوتن و هەروە کۆمەڵی خولی جیاوازیان بۆ بەشێ لە ئەندامان و کادرانی خۆیان و جیاواز لە ئەندام و کادرانی خۆشیان سازداوە بۆ قسەکردن لەسەر جۆری خولەکان و کاریگەری و ناوەڕۆکی ئەو خولوان و دەرسانی کە دەوترێتەوە میوانداری هەیەک لە بەڕێزان کارزان خدر بەرپرسی ئەنجومەنی ڕانیەی کۆمەڵی ئیسلامی و هەروەها جێگر محەممەد بەرپرسی ڕێکخراوی قوتابیان بەرپرسی ناوەندی پشدەری ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان کردووە کاک کارزان و کاک جێگر زۆر بەخێر بن ئامادەبوونتان سەرتا بپرسین کاک کارزان ئەو خولانەی کە ئەنجومەنی ڕانیەی کۆمەڵی ئیسلامی و مەڵبەند بە شێوەی گشتی سازیانەدا بۆ وەرزی هاوین کامانن و کامانن ئەو خولانی کەەوە کردوتانەتەوە وەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان درود و سڵاو بڕژێ بەسەر جوانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و سپاس ستایش بۆ خۆی گەورە ئێمە لە کۆبوونەوەی ئاسایی مەڵبەند لە مانگی ڕابردوو کە چەند بڕیارێکی تێدا گەڵاڵە کرا یەک لە بڕیارەکان ئەوە بوو کە لە سنووری هەموو ئەنجومەنەکان خولی پەروەردەیی بکرێتەوە بۆ قوتابیان و خولەکان زیاتر پەروەردە و فێرکردنە ئەوەی کە مەڵبەند بڕیاری لەسەر داوە کە پێک دێت لە بابەتەکە چەند بابەتێکی لەخۆ گرتووە بابەتەکانش بریتیە لە بیرروباوەڕی ئیسلامی و ئاداب و قورئان و دەرسێکمان هەیە بە ناوی پەروەردە کە لە سەلامکردنەوە هەتاوەکو سەرجەم خۆڕەوشتەکانی تێدایە کە زۆر تایبەت و وەکو مەنهەج نووسراوەتەوە بۆ قوتابیانی سەرەتایی کە زۆر زەرور و پێویستە کە هەموو قوتابێک ئەو ئادابانە بزانێت و هەروەها دەرسێکی تەرفیهیمان هەیە اینجا دەرسی وانەی عەرەبیمان هەیە و هەروەها ئینگلیزیشمان هەیە زۆر باشە کاکەرزان ئەم خولانەی کە ئێستا لە هەر شەش ئەنجومەنەکەیە دەستی پێکردووە یە عازێکی تایبەتی مەڵبەندە کە دەبێت لە وەرزی هاوینە خزمەتی ئەم قوتابی و یان مێر منداڵ و گەنج و لاوانە هەمووی بکرێت لە سنووری مەڵبەندەکەیە بۆ شێوازی کە خولی پەروەردەیان بۆ بکەنەوە یا سەدفە بۆ هەر ئەنجومەنێک بۆ خولێکی تایبەتی هەیە نەخێر ئەوەی ئەنجومەنەکان وەکو باسم کرد بڕیاری مەڵبەندە کە لە سنووری هەموو ئەنجومەنەکان ئەم خولە هاوینیانە بکرێتەوە بۆ قوتابیان هەم قوتابیانی هەم هەردوو ڕەگەز کچ و کوڕ لە 9 ساڵیەوە هەتاوەکو 15 ساڵی ناوەڕێکی خولەکان چین باسی چیەکەن زیاتر و دەرەنجامەکانی بۆ نمونە بەداخیکردنەوەی کۆتایی پێهێن بەڵێ تەمان وەکو باسم کرد خولەکان وانە سەرچەکانی ئەم وانانن کە بیرروباوەڕی ئیسلامیە ئادابە و قورئانی پیرۆزە وەروەها پەروەردەیە جگە لەوەش دوو وانەی زمانماندانەوە کە زمانی ئینگلیزی و زمانی عەرەبیە و ئێمە لە کۆتاییدا لەوانەیە تاقیکردنەوەیان پێ بکەین و ئەوانەی کە دەردەچن ئەوائیل دەبن دیارە خەڵات دەکرێن و بێجگە لەوەش ئێمە لە دوای کۆتایی هێنان بە خولەکان بڵین بڕوانامەی بەشداربوونیان پێدەبەخشین وەروەها ئاهەنگی ڕێز لە لانیان بۆ دەکەین بۆ سەرجەم ئەو قوتابیانی کە بەشدار بوون والحەمدولله کاریگەریکی زۆر باشی هەیە ئێمە ساڵی پارێزماماشەوە خولمان کرد بۆ وەرەکو بڕیاری خۆمان وەکو ئەنجومەنی ڕانیە کە تێدا سەرکەوتوو بین الحەمدولله و بەردەوام دەبین ئینشاءالله زۆر باشە مامۆستا جێگر ئێوە وەکو ناوەندی پشدەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئایا خول و چالاکیەکانتان هەر لە چوارچێوەی خول و چالاکیەکانی مەڵبەند و ئەنجومەنەکاندان یا ئێوەش سەربەخۆ بۆ خزمەتی خوێندکاران و بەهێزکردنی وانەکانیان خولی جیاوازتان هەیە بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله سرتا دەسخۆشتان لێ دەکەم بۆ دەرفەتە خی گەورە پاداشتی بەخێرتان داتەوە دیارە ئەو خولی کە ئێمە کردومانەتەوە کە بە ناوی خولی پەروەردەی و ڕۆشنبیری بۆنەوەکانی داهاتوو دیارە ئەو خولی ئێمە 13 ساڵە ئێمە بەردەوام ئەو خولەمان هەیە تا خولێکە هەموو هاوینێک ئێمە نەمان هێشتووە هیچ هاوینێک نەمان هێشتووە بەسەرماندا تێپەڕێبی ئەنجامدانی خولی پەروەردەیی بۆ گەنجان و بۆ منداڵان لە دەڤەرەکەمان دیارە ئەو ساڵیش ئێمە هەل لە ناو مانگی پیرۆزی ڕەمەزاندا بڕیاری کردنەوەی خولمان داوە بەڵام دواتر لە کۆبوونەوەی مەڵبەند بە تێکڕای ئەندامانی مەڵبەند بڕیارماندا بەوەی کە
خول لە هەموو ئەنجومەنەکان و لە هەموو ئۆرگانەکانی کەش بکرێتەوە. بەڵام بۆ ئەوەی تێگیران و بۆ ئەوەی هیچ جۆرە تەناقوضێک دروست نەبێت لە نێوان ئۆرگانەکاندا ئێمە تەنسیقمان هەیە لەگەڵ باقی ئۆرگانەکانی کە بنمونە ئێمە لە قەڵازێ 4 ئۆرگانمان هەیە. ئێمە وامان کردووە کە ئەو ئۆرگانانە هەمومان بەیەکەوە دەستباری یەکتر بگرین، هاوکاری یەکتر بین بۆ ئەنجامدانی ئەو خولەی کە هەمانە. بنمونە ئێمە ئیداریاتی خولەکە دەکەین، بەڵام ئەوان لە پشتەوە هاوکارمانن، ئەوان کەم و کورتێک هەبوو یارمەتیمان دەدەن لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی مادیەوە، لە ڕووی هەر شتێکەوە بێت. واتە ئێمە بە هەموو ئۆرگانەکانی سنووری مەڵبەند بەیەکەوە دەستە جەمعیەکی چاکمان دروست کردووە، الحەمدوللا خولەکانمان بەڕێوە دەبین. واتە خولەکانمان بەڵێ لە سەرتادا ئێمە خۆمان بڕیارمان هەبووە، بەڵام دواتر لە پێناو بەرژەوەندی گشتیدا ئێمە خولەکانمان هەموو یەک پارچەیە بۆ ئەوەی زیاتر خولەکانمان بەرەو پێش بچێ، بۆ ئەوەی زیاتر هاوکاری یەکتر بین لە دانانی منهەج و دابینکردنی منهەج و تەرتیبات و ڕێخستندا بۆ کارەکانمان. زۆر باشە کاک هەرزان، ئەو خولانەی یا ئەو بەشداربوانەی کە دێنە بەشدار دەبن لە خولەکانی ئەوەیە، ئایا تەنها ئەندام و کادری کۆمەڵی ئیسلامین یا منداڵەکانی خۆتانن بە واتایەکی دیکە، یاخود خەڵکی تر و واگراوەندی جیاوازی تر دێتە ئەوێ، وایە بێ بەرامبەر یاخود لە بەرامبەردا شتێکیان لێ وەردەگرن؟ ئەو خولەی ئێمە کە بڕیارماندا ئەنجامی بدەین، ئێمە لە رادیۆ ڕاگەاندنمان بۆ کرد بۆ گشت قوتابیان بەبێ ڕەچاوکردنی لایەنی سیاسی، ئەوانەی کە بەشدارن تێکەڵن ئەندامانی کوڕکچی ئەندامانی خۆمانیان تێدایە، کوڕکچی دۆست و لایەنگرانی خۆمانیان تێدایە، واروها کوڕکچی خەڵکانی دیکەش تێدایە کە لەوانەیە لایەنی تر بن، لەوان تێدا هەبێت کە منداڵەکەی پلەیەکی بەرزی هەیە لە لایەنێکی دیکە، ئێمە هەمومان بەیەک چاو سەیران دەکەین و وەکو یەک وەرمانگرتوون و ئەوەی کەوا وەرگیراون لەوێ هیچ شتێکی ڕەمزی نەبێلیان وەرناگرین. ئێمە بڕی 10,000 دینارمان لە قوتابیەکان وەرگرتووە کە لانی کەم ئێمە بڵین هەڵسەنگاندێکمان بۆ کردووە، هەر قوتابێک زیاتر لە 35 بۆ 40,000 دیناری تێدەچێت مەصرفی دەوێت، بەڵام باقی ئەو مەصرفەی دیکە و خەرجانی دیکە چۆن دابینی دەکەین، بەڕاستی لە ڕێی خێرخوازانەوە دابینی دەکەین. یعنی هیچ قورسایەکی وامە نەخسوو لەسەر کوڕ و کچانی بەشدار بوو یاخود قوتابیانی بەشدار بوو، هیچ قورسایەکمان نەخسووتە سەریان و کەس و کاریان، بەڵکو ئێمە کەسێکی خۆبەخش کارەکان دەکەین، مامۆستایەکەمان هەمووی خۆبەخشن، جگە لەوەی کە ئەگەر بتوانین مەصرفێکی ڕێگەیان بدەینەوە یاخود بڵێن کارتێکی مۆبایل کە سەرفکردو بیان دەینەوە بەناوەکو پاداشت و ئەوانە ئەجریان لەسەر خی لە زۆر جار بۆ لە زۆر جار دەبینی لە بۆنمە بەتابەت لەو ناوەندە تایبەت ئەهلیانەی کە دەکرێتەوە پاسیان بۆ دەگرن، ئێوایە هاتوچێ و قوتابیانە چۆن کە سوکاریانە تویان پێ دەکەن یا خۆتەوە لامان کادا لە دیمەنەکانە کە دەمانبینی ئەو شوێن و تەرتیباتە زیاتر لە قوتابخانەیەکی ئەهلی دەچوە و کورسی و ینی مێزە تایبەتانی کە هەیە ئەم پێداویستیانە ئەنجومەنەکان خۆیان دابینی دەکەن یاخود هەتانە یا دەستنە شوێنێکی تایبەت سەبارەت بە ئەو شوێنەی کە دەورەکەی لێ ناڵی خولەکە لێ بەڕێوە دەبین و ئەنجامی دەدەین. ڕێکخراوی حکمە بیناکمان هەیە لە تەنیژ مەڵبەند، ڕێکخراوی حکمەی تێدا هەم قاتی خوارەوە و نوهەمی دووەمیش ڕێکخراوی قوتابیانە، پێشتریش ڕێکخراوی خوشکانیش لەقی خوشکانیش لەوێدا بوون. ئەم بینە تەرتیب کراوە وا ڕێکخراوەکە تایبەت بۆ وانە خوێندن و وانەوتنەوە، ینی هەمووی کورسی تایبەت و سەد بۆ ئەوانەمان لێ تەرتیب کرد و ڕێخستوە تایبەت بۆ دەرس وتنەوە. سەبارەتدا مەسەلەی پاس بەڵێ ئەمە پاسمان بۆ گرتوون، مەسەلە لە ڕانیە 5 پاسمان گرتووە و تەکسێکیشمان گرتووە بۆ ئەوانەی کە لە پاسەکە جێگان بەو شێوەیە نابێتەوە بۆی ناڕەحەت نەبن، بۆ پاسان هاتوچیان پێ دەکەین و هیچ لە قوتابیەکان مەگەر ئەوەی کە زۆر نزیک بە ماڵی لێوە بێ بە پێی خۆی بێت بەنە هەمووی بە پاس ئێمە بۆمان گرتوون لەسەر ئەرک و خەرجی خۆمان زۆر باشەکان گرتون. بەدەر لە مێرد منداڵ و پیاوان ئایا خولی تایبەت بە خانمانیشتان هەیە بۆ هیچ خولێکتان کردوەوە کە تایبەت بێ بە فقی ئافرەت بێ یان بۆونە کێشە و گیر و گرفت و داواکاریەکانی ئافرەت بێ؟ وەڵا پێم باش بوو ئاماژ بێشت بکەم لە ئەنجومەنەکانی خوشکانیش بەشدارن لە هاوکارن لەگەڵ ئەنجومەنی برایان، ئەوانش 5 ئەنجومەنمان هەیە لە حاجیاوە و لە 4 ئەنجومەن عەفوو لە حاجیاوە لە سەنگەسەر لە قەڵازی و لە ڕانیە، ئەوانش بەشدارن لەگەڵ برایان بۆ بەڕێوەبردنی خولەکان، دوای نۆ گولەیمان لێ بکەن. خوشکانیش ئەلحەمدولیلا کار و دەور و تەئسیرێکی باشیان هەیە و ئەوان خولی تایبەتیان کردوتەوە بۆ خانمان و بەردەوامیشن
زیاتر ئەوان تایبەتن بە خانمان و وەکو ئەو خولانەی کە ئێمە کردومانەوە زیاتر بۆ قوتابیانە بەڵام پێشتر حتمما خول کراوەتەوە بۆ خانمان خولی جۆرا و جۆریش کراوەتەوە حتا خولی میهەنیش کراوەتەوە وەکو پیشەیی ئەوانە هەمووی لە حاجاوە هەم لە ڕانیە بەڵێ بەدەر لە وانە پەروەردەیی و کۆمەڵایەتی و ئاینیەکان ئێوە وەکو ناوەندی پشدەری ڕێکخراوی قوتابیان هیچ خولێکی بەهێزکردنی وانەکانتان بۆ قوتابیانی خۆتان کردوتەوە بە تایبەتەوەی کە لە شووی هاویندا خولی بەهێزکردنی وانەکان و خولی سەرکەوتن کۆمەڵێکە ئەمانە لە کاروژالەکەەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە. بەڵێ دیارە ئێمە ئەو خولەی کە کردومانتەوە خولە پەروەردەی یەکەمان بە تەنها خولی پەروەردەیی نیە لە هەمان کاتدا خولی ڕۆشنبیریە. بۆچی بۆ بەرزکردنەوەی ئاستی قوتابیان؟ بەڵێ لە بابەتە لەو بابەتانی کە لە قوتابخانەکاندا دەخوێنرێت بنمونە ئێمە ئینگلیزیمان هەیە، بیرکاریمان هەیە، عەرەبیمان هەیە کە ئەوانە زیاتر لە منهەجی مەکتەب نزیکە و منهەجی مەکتەب بە قوتابیەکان دەگوترێ بە تایبەت قوتابیانی پۆلی حەوت پۆلی هەشت پۆلی نۆ بۆ ئەوەی لە جگەلەوەی کە لەلایەنە پەروەردەیەکەوە پەروەردە دەکرێن و پەروەردەیەکی تەندروست و ڕەسەن دەکرێن لەلایەنی ڕۆشنبیریشەوە لەلایەنی دەرس و دیڕاسی مەکتەبیش دانەبڕێن و لەو بابەتانەش دەرسیان هەبێ. دیارە خۆشتان ئاگادارن بەهۆی بوونی سنتەراتی زۆر و بوونی ڕێکخراوی زۆر و بوونی پەیمانگای زۆر لە هەموو شارەکان دیارە ڕەنگە ئینسان ڕێکخراوێک وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان نەتوانێت لە هەموو بابەتەکان لە هەموو بوارەکاندا دەورات بکاتەوە. بۆیە ئێمە ئەو ساڵ زیاتر خۆمان یەکلا کردەوە بۆ خولی پەروەردەیی بەڵام لە هەمە کاتدا وەکو سەرتا باسم کرد هەم زمانی تێدا و هەم دەرسی بیرکاریشی تێدا کە بۆ قوتابیان زۆر گرینگە. بۆیە ئێمە ئەو ساڵ خولی پۆلی 12مان نەبووە و خولی پۆلی نۆمان نەکردوێتەوە تا خولی سەرکەوتن بەڵام لە ساڵانی ڕابردوو بەڵێ هەمان ساڵ نەتان کردوێتەوە وەکو باسم کرد لەبەر زۆری سنتەرات کە لە زۆربەی شوێنەکان کراوەتەوە لە زۆربەی قوتابخانەکان کراوەتەوە دیارە ئێمە شتەکە زیاتر بۆ سوودە. ئێمە هەدەفمان تیجارەت نییە لەو خولانە، هەدەفمان ئەوەیە کە خەڵک سوود ببینێ ئەگەر زانیمان لە شوێنێک کلێنەکە پڕ بۆتەوە ئێمە هەدەفمان ئەوە نییە بڵێن ماشەڵڵا ئەو ناوەندە خولێکی وای کردوێتەوە بەڵام هەر ناو بێت. ئێمە کە زانیمان کلێنەکە پڕ بۆتەوە خۆمان بۆ بابەتی کەیەک لا دەکەینەوە خۆمان بە تەوەری دیکەوە سەرقاڵ دەکەین بۆ ئەوەی کلێنی کە بگرین نەوەکو هەر شتەکانمان زۆر و بۆر بێ. بۆ ئێمە ئەو ساڵ کە خولی پەروەردەییمان کردوێتەوە سەروی 150 تەلەبەمان هەیە و ڕەنگە بتوانین ئێمە لەوە زیاتر نەتوانین هەزمی تەلەبە بکەین لەبەرەوەی شوێنەکەمان بەڵە شوێنێکی گونجاومان هەیە بەڵام خۆتان دەزانن 150 منداڵ بەڕاستی ئیدارەیەکی زۆری دەوێت و شوێنێکی زۆری دەوێت و ئێمە پۆلەکانیشمان وا دابەش کردووە کە دوو ئاستیلێک جیاواز بەیەکەوە نەبێت یان کەمترین ئاست بەیەکەوە بێت. ئێوە سێری ئەوە دەکەن کە ببوورە سێری ئەوە دەکەن کە تا چەندە ئەم پەروەردەیی ئێوە شوێنی خۆی گرتووەواتە کۆمنتی بەرامبەرەکانتان بۆتان دێتەوە کە سوکاریان مامۆستاکانی ناو قوتابخانەیان کە ئایا ئەم خولانی ئێوە کە بۆ نمونە کاریگەری هەیە بۆ چکەوە کە ئاماژەت پێکرد 13 ساڵەوە خول دەکەنەوە. جاخۆی مامۆستاگیان هەر خودی ئەوە کە 13 ساڵ خولێک بتوانێت بەردەوام بێ درێژەی هەبێ ئەوە بەڵگەیە لەسەر سەرکەوتووی دەنا ناتوانێت بەردەوام بێ و دەپوکێتەوە بەڵکو ئێمە ساڵی پار 118 تەلەبەمان هەبوو ئەو ساڵ هەر لە سەرەتاوە قفڵمان کرد ئەگەر نا دەڕۆی بۆ سەروی 200 بەڵام ئێمە لەبەر ئەوەی کە نەمانتوانی ئەو هەموو تەڵەبەیە وەربگرین ئەنی قەناعەتکەن ئێستا زۆر کەس گلیمان لێ دەکات دەڵێ بۆچی تەڵەبەکەی من تا وەرنەگرتووە کەواتە ئەوە بەڵگەیە لەسەر سەرکەوتووی. لە چەنددا قفڵتان کرد 150 بەڵێ لە 150 ڕامانگرتووە ئێستا ناتوانین تەڵەبەی کە وەربگرین. مامۆستاکانتان شێوشیان یا بابڕیم سپۆڕی و شارەزایەکەیان لە چەبوارەکە؟ بەڵێ مامۆستاکانمان زۆربیان خاوەنی پسپۆڕی تایبەتن مامۆستاکانمان هەمووی مامۆستای لێ هاتوون هەمویان ئەزمونیان هەیە ساڵانی ڕابردوو لە دەورات دەرسیان گوتوتەوە هەتا لە ڕێکخراوی تریش دەرسیان هەبووە نەبێ بەس تەنها لە ڕێکخراوەکەی خۆمان بێ و هەمویان بەردەوام تەڵەبەیان هەیە تەڵەبەی چاکیان پێگەیاندووە و من هەر وەکو مزگەنیەکی هەم بۆ جەنابتان و هەمیش بۆ هەموو خەڵکی کوردستان ئێمە لە ساڵی پارتەلەبەمان هەبووە لە خولی پارکە دەرچووە ئەو ساڵ دەتوانێت دەرس بڵێتەوە لە دەورات کەواتە ئەوە جێگای شانازیە بۆ ئێمە کە تەڵەبەمان پێگەیشتووە. من خۆم یەکێکم لەو کەسانی کە لە خولی نەوەکانی داهاتوو ناوەندی پشدەر پێگەیشتوم من خۆم لەو خولە دەرسم خوێندووە بۆ ماوەی 4 ساڵ لەو خولەدا دەرسم خوێندووە وانم خوێندووە بەردەوام الحەمدوللا ئێستا من بەڕێوەبەری خولەکەم وە دەتوانم لە چەند بوارێک بمهوێ دەرس بڵێمەوە کەواتە ئەوە جێگای شانازیە بۆ کارزان عادەتەن ئەم خولانەی کە دەیکەنەوە دەتانەوێت سبەینێ بەرهەمەکەی بۆ خۆتان بێت واتە ئەو کەسانی کە پەروەردەیان دەکەن بە مناندامی کۆمەڵ بۆ خۆتان بێ یا دەتانەوێت بەڕاستی کەسێکی تەندروست و ساڵح و بێکێشە بێ بۆ کۆمەڵگا. ئێمە
سیاسەتی کردنەوەی خولەکانمان هەروەکو سیاسەتی کۆمەڵی ئیسلامی وایە کە نامانەوێت خەڵکێک دروستکەین بۆکو ئەندامێک لەناو حیزبدا ئیش بکات لەناو کۆمەڵی ئیسلامیدا کار بکات. بەڵکو ئێمە دەمانەوێت ئەو کەسانی کە ئێستا بەشدارن لەو خولانە و بەشدار دەبن و بەشدار بوون پێشتریش ببن بە تاکێکی سوودمەند بۆ کۆمەڵگاکەیان پێش هەموو کەسێک بۆ خۆیان اینجا بۆ باوک و دایکیان اینجا بۆ کەسوکاریان اینجا بۆ کۆمەڵگە بەگشتی هەر کاتێک تاکێکی پێگەیشت و ڕۆشنبیر بە ڕەوشت دروست ببێت ئەوە بەڕاستی کۆمەڵگە ئیسفادەی لە دەکات سوودی لێ دەبینێ ئێمە سوود و ئیسفادەی کۆمەڵگا بە سوودی ئیسفادەی خۆمان دەزانین. زۆر جار هەندێک لایەن کە ڕێن بۆ نەخول دەکەنەوە یان وانەیەکیان هەیە دەڵێنەوە تەڵقینیان دەدەن بۆی کە سبەینێ ببنە ئەندامی خۆیان واتەوە تەڵقینیان نادەن. نەخێر بە هیچ شێوەیەک ئەوەی کە گومانێکی وای هەیە دەتوانێت بێت بەخۆی بەشدار بێت لەوانەکان دابنیشێت بزانێت ئێمە چی دەڵێن منهەجەکانمان بێت تەماشای منهەجەکان بکات بزانێت ئێمە چ شتێک لە منهەجەکانماندا هەیە ئەوەی کە هەیە لە غەیری خۆڕەوشت و ئاداب و هەڵسوکەوتی ئیسلامی هیچ شتێکی تێدا نییە بە هیچ شێوەیەک بەلای حیزبیدا ناڕۆین و هەر کەسێکیش کەوا گومانێکی هەبێت بتوانێت بێت منهەجەکەتان دیاری کراوە مەبەسمێ لەسەر چ کتێبێک وانەکان ئەڵێنەوە بەڵام منهەجەکان بەڵ دیاری کراون چەند کتێب دیاری کراوە کە بگوتێت لە بواری کۆمەڵایەتی پەروەردەی ڕۆشنبیری. بەڵێ ئێمە مامۆستا ئیسماعیل شێخانی کە بەرپرسی پەروەردە بانگەوازی مەڵبەندە کۆمەڵێک منهەجی جوانی وانەکانی بۆ ئامادە کردووی و بە تایبەتی پەروەردە کە منهەجێکە کە لە سەلامکردنەوە تێدایەتی تاواکو نوێشکردن و چۆنیەتی ئاداب چۆنیەتی ڕێزگرتنی باوک و دایک چۆنیەتی هەڵسوکەوت لەگەڵ خەڵکی ئەوانەی هەموو تێدا تاواکو هەموو شتێک ئەوانی کە مسلمان چیش پێویستە لەسەری بیکات هەمووی تێدایەتی ینی بۆ بە شێوەیەکی وان نووسراوە کە بۆ قوتابی سەرەتاییەوە تێی بگات و لێ حاڵی ببێ بە هەمان شێوەش بیرۆباری ئیسلامی منهەجمان هەیە هەر بە ناوی بیرۆباری ئیسلامی بۆ قوتابی سەرەتایی ئەو شێوەیە زۆر بە کورتی کاکارزان لەبەری دەرفەتمان تەواو بووە کۆمنتی قسەد یا قسە دوایین قسەد لەسەر خولەکە زۆر بە کورتی هەردووکتان قسەی خۆتان بکەن گەورە پاداشتانەوە ئینشاءالله وەڵا ئەو خولانە تەمان زۆر زەرورن زۆر پێویستن کەوا بکرێنەوە بە تایبەت بۆ منداڵانی سەرەتایی ئەو بە تایبەتتریش بۆ هەرزەکاران بەڕاستی چکە ئێستا خۆتان دەزانن مۆزوعی سەتەلایت و ئەنتەرنێت و یاری بڵین ئەتاری ئەوانە زۆر بڵاوەتۆ لە ناو گەنجان وەشتی کەش بڵاوەتۆ کە زۆر خراپترە لەوانە زۆر بە زەروری دەزانین کە ئەو خولانە بەردەوام بن ئەو خولانەش بەڕاستی کە ئێمە کردومانەتەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە کە ئەوەیە ئەم خولانە دەواازەیەکن بۆ ئەوەی قوتابی لێوە بچێتە ژوورەوە فێری درێژەی پەروەردەکان بە خۆی وەری بگرێت لە شوێنی کەەوە وەری بگرێت بەسەرەن لە ماڵەوە لە مزگەوت فێری ببێدەنا بە خولێکی یەکمانگی ناتوانانی هەموو شتێکی ئیسلامی فێربیان هەموو ئادابێکی جوان فێربی ئەوە دەواازەیەکە و هاندانێکە بۆ ئەوەی زیاتر بچنە ناو ئەم بوارە و خزمەتی خۆیان و کەسوکاریان بکەن. وەڵام من لە کۆتاییدا دەمەوێت ئیشارەتێک بە خاڵێک بکەم ئەوی بریتە لەوەی کە ئێمە جگە لەوەی کە دیارە من کەوەکو بڵی نوێنەری مەڵبەند و بەرپرسی ناوەندی پێشدەر هاتووم دیارە حقیقەتی کەشەیە پێم خۆش بوو باسی بکەم ئێمە جگە لەوەی کە ئێمە وەکو ناوەندی پێشدەر لە کوی کوردستان ئێمە خەممان تەنها لە یەکمان ناوچە نەخواردووە لە سنووری مەڵبەند بەڵکو ئێمە لە کوی کوردستان لە هەموو ناوەندەکان لەخوا بەزار بە خولمان هەیە خولی پەروەردەیمان هەیە و الحەمدولله ئەو ساڵ و ساڵی پاریش ئێمە منهەجێکمان دەرکردووە کە ڕاستەوخۆ منهەجی خۆمانە منهەجی هیچ ڕێکخراوێک نییە بەڵکو ئەو منهەجە بۆ خۆمان بەشی پەروەردە و پێگەیاندنی سکرتاری ڕێکخراوی قوتابیان منهەجێکی تۆکمەی داناوە بۆ گشت بوارەکان و الحەمدولله ئێمە توانومانە لە گشت بوارەکاندا قوتابیان بەرەو پێش ببین سوودی زۆر بە قوتابیان بگەینین و لەخوا بەزار بێ خەڵک ئێمە توانیومانە جێگای متمانەی خەڵک بین و داواکارم خۆی گەورە ئەو متمانەیە هەربێڵێتەوە بۆ ئەوی بتوانین زیاتر خزمەت بەگەشت چیل و توێژەکانی کۆمەلگە بکەین بە تایبەت توێژی قوتابیان بە تایبەت لەناو ئەوانیشدا منداڵان کە نەوەی داهاتوومانن و دەتوانن بە شێوەیەکی تەواو سود بە کۆمەلگا بگەێنن. زۆر سپاس بۆ کاکجێگر و کاکەر لە سپاس بەردووتان کە لە ڕانیشەوە بە تایبەتی تەشریفتان دێناز لە بەرامبەر و هەموو نێرگە لە خانەکردنەوە و نازانم ئەو کافتریانەی کە لە شەواندا هەیە ئەم خولانە چۆن دەبینی کۆمنتی تۆم دەوێت پێم وایە ینی پەروەردەکردن یەکێکە لە هۆکارە زۆر گرنگەکان بۆ خۆڕاگری مرۆڤ و بۆ هێشتنەوە ینی بۆ ئەو هەموو گەردەلوول و ڕەشەبە و لافاوی کە لە کۆمەڵگەیەک ینی خەڵکێکی خراپ بەرامبەر بە تاکو بە گەنج ئەیکەن یانی ئەستە گەنج
یەکێکە لەو قەڵایانەی کە نەیارانی ئیسلام و نێرانی بە هەباڵاکان ئەیانەوێت تێکی بشکێن و داگیری بکەن بۆیە هەمیشە دوژمنان زیندانەکانیان پڕەکەن لە گەنج و هەمیشە هەوڵەدەن گەنج بەلا ڕێدابن و هەمیشە گەنج بکەنە کۆیلە و ئەڵقەلێگوێ و کۆڵێ ژێردەسەی خۆیان بۆیە پاراستنی گەنج و فێرکردنی گەنج لە بەها باڵا جوانەکان و بە پەروەردەی ڕەسەن پێم وایە یەکێکە لە بنەماکان و یەکێکە لە بنچینەکانی پاراستنی گەنج و هێشتنەوەی دوای سەرکەوتنتان بۆ سپاس بۆ هەر ڕێکخراوێک هەر لایەنێکی سیاسی کە هەر خولێکێک دەکاتەوە بە منهەجێکی دیاریکراو بۆی کە بەها باڵاکانی مرۆڤایەتی بپارێزێت. بینەرانی عزیز تەوەری یەکەم بەم شێوازە بوو ناوبڕێک و کورد وەردەگرین و دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان.